السلام عليكم من بيرو كارزان بجدابي كورسي آت أكاديمي ماوي مانجيك دبي ولجروبي في آي بي سپاس بخوای گەورە بەشداری کردنم لەم کۆرسە سودێکی زۆری بۆ من هەبووە. یەکێک لەوانە فرەوانی چاومە ساز بخوایسە چاوم فرەوانتر بۆ لە پێشتر بۆ منە پێشتر دەمتوان تەنها یەک وشە ببینم بەڵام ئێستا دەتوانم لە وشەیەک زیاتر ببینم. و هەروەها یەکێک لەوانەیە کە زۆر بۆ من گرنگ بوو ئاستی لەبەرکردنم بوو. من ئاستی لەبەرکردنم پێشە زۆر خراپ بوو. پێشتر دەمتوانم تەنها بە سەعاتێک یەک پڕ لەبەر بکەم. بەڵام ئێستا دەتوانم لە 10 دقیقە کەمتر پەڕێک لەبەر بکەم. بێگومان ئەوە بۆ من زۆر گرنگە لەبەروی من کاتێکی زۆرم بۆ دەگەڕێتەوە لە کاتی مەکتەب. لە جیاتی ئەوەی 1 ساعتە پەڕێک لەبەر بکەم دەتوانم چەند پەڕێکی زۆر لەبەر بکەم. و من زۆربەی کاتێک دەچم بۆ شوێنێک زۆر حەزم لێ ڕقم سارەکانی بخوێن و لەبەریان کەم. پێشتر کاتێک ئەوم دەکرد ینی نەم دەتوانی لەبەری کەم ینی دەبوو زۆر سەیری کەم منیش فریانە دەکەوتم و زۆر سەیری کەم نەمتوانی لەبەری کەم. بەڵام ئێستا دەتوانم بۆ منە بە یەکجار سێرکردن لەبەری بکەم ڕقمی سارەکان. بێگومان ئەوانەش هەمووی بهۆی مامۆستاکانمەوە بەڕاستی چۆ ئەوان زۆر یارمەتیم دەدەن ڕاهێنانی باشم پێدەن. هەموو هەفتەیە لەگەڵ من خەریکن ماوەی مانگێکە لەگەڵ منن. زۆر سپاسیان دەکەم.